ئێرە شاری مووسڵە. ئەو بنزینەی ئێستا لەو شارە دەفرۆشێت لە پاڵاوگەکانی شاری هەولێرەوە بەرهەمدێت و ڕەوانەی مووسڵ دەکرێت. 1 لیتری بنزین کە لە هەولێرەوە بۆ مووسڵ دێت بە 450 دینارە. خەڵکی مووسڵ و لێپرسراوانی ئەو شارە سوپاسی لێپرسراوانی هەولێر دەکەن کە ڕۆژانە بنزین بۆ نرخە دەگەێنە شاری مووسڵ. نرخی 1 لتر بنزین لە پارێزگای نینەوە 450 دینارە. هەروەک لیتر نەوتی سپی 150 دینارە. ئەم نرخانش لە کاتێکدایە وەکو خۆتان دەزانن زۆربەی پاڵاوگەکانی پارێزگای نینەوە لەلایەن داعشەوە بە تەواوی وێران کرابوون. نرخی بنزین لەم شارە بە 450 دینارە. بنزینەکەشی باشە و هیچ کێشەیەکی نییە. ئێرەش هەولێرە. ئەو بنزینەی کە ڕەوانەی مووسڵ دەکرێت لەوێ بە 450 دینارە بە خەڵکی مووسڵ دەفرۆشێت. هەر ئەو بنزینەیە کە لە هەولێر بەرهەمدێت و لیتری بە 725 دینار بە خەڵکی شاری هەولێر دەفرۆشێتەوە. بۆیە ئەوە نیگەرانی زۆری لای خەڵکی هەولێر دروست کردووە. هیوادارم برم هەندێک بنزخانە ئەو کەنەوە یانی برم سعرەکەی دابەزێن. نرخەکەشی بەڕاستی زۆر زۆرە لە چاو خوار و عێراق. ئێستا خەڵکی پارێزگای هەولێر بەهۆی هەرزانی نرخی بنزین لە مووسڵ بە ناچاری ڕوودەکەنەوە شارە و بنزین لەوێ لە ئۆتۆمبیلەکانیان دەکەن. وەڵا ب 450 لەکنە خۆمانیش بە 750. ئێرە هەرزانترە لەبەر ئەوەی دێنە ئێندەرە. هەردوو شەریەک پانزینە ئەوە لە کەورگۆزی دێت ئەویشە لە کەورگۆزی دێتن. لە هەولێرە هاتیمە. وەڵا بنزین لێرە لە هەولێرە بە 700 لێرە بە 450. ماوەیەکە نرخی بنزین لە هەرێمی کوردستان بەردەوام لە بەرزبوونەوەدایە بەراورد بە ناوەڕاست و باشووری عێراق. لەگەڵەوەشدا ئەو بنزینەی کە لە هەرێمی کوردستان با وڵاتیان دەفرۆشێت نرخەکەی گرانە. شوفێرانیش بەردەوام گلەیان لە کوالێتی بنزینەکە هەیە. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز.